ژمارە و ڕقەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەوەمان بۆ ئەسەلمێنێ کە زیاتری دەسەکەوێ وەک لە پێویستی دابینکردنی تەواوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دوای ئەوەی کە 43 واژوومان کۆ کردەوە، 43 واژووی پەرلەمانتارانمان کۆ کردەوە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی تایبەت بە نەهێشتنی لێبڕینی موچە و بانکردنی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی. ئەمە وەکو ڕێکارێک کە پەرلەمانیە ئەوەش ڕائەگەیەنین کە حکوومەتی هەرێمی کوردستان نابێت جورئەتی ئەوە بکات کە بەردەوام بێت لە لێبڕینی موچە و ئەنجومەی نوێنەرانی عێراقیش لێەوە کارەکەین بۆ ئەوەی کە ئەو یاسایی کە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەری کردووە و ڕێکەوتنی لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە ئەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێشێلی ئەکا و لێبڕین لە موچی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکات. بۆیە لێرەوە ڕایەگەیەنین پێویستە جورئەتی ئەوە نەکرێت کە چیتر لێبڕینی موچە بەردەوام بێت.